ئەزیزان سڵاو و خۆشحاڵین لە بەرنمەیەکتری ڕاڤە بە دیدارتان شاد دەبین. تەوەری بەرنمەکەمان هاوکاتە لەگەڵ شەشەمین ساڵیادی ڕیفراندۆمی سەربەخۆیی کوردستان. ئەم تەوەرە گفتوگۆکەین بە میوانداری زۆر بەڕێز کاکامران غەریب کارجێڕی لقی چوار. کاکامران بەخێر بێت و خۆشحاڵین. زۆر سپاس بۆیەوە. کاکامران ڕیفراندۆم ڕووداوێک بوو لە مێژووی خەڵکی کوردستانە. زۆر جار کە قسە لەسەر ڕیفراندۆم و گشتپرسی بۆ سەربەخۆی کوردستانەکرێ یەکێک لە خاڵە جیاکرەوەکانیەوەیە کە زۆر لە شۆڕش و ڕووداوەکان ڕەنگە دوولایەنە بێت بەلایەن یەکستەمی دوژمن و داگیرکارانی خاک و خەڵکی کوردستان و بەلایەکی دیکەیە دیفاعی خەڵکی کوردستان لە ماف و لە چارەنووس و لە حەقی خۆی. بەڵام ڕیفراندۆم بۆ جیاکرێتەوە کە ڕووداوێکە خەڵکی کوردستان لە ناوی خەڵکی کوردستانەوە بڕیارێک درا بەوەی کە ڕووداوێکی سیاسی مێژووی بخۆڵخێنرێ بەوەی کە خەڵکی کوردستان وەسیقەیەک پێشکەشی ڕای گشتی جیهانی بکات لەوەی کە خەڵکی کوردستان خوازیاری کیانێکی سەربەخۆیە و بە ژیانێک شەرەفمەندانە لە کیانێکی سەربەخۆیە بینێت. لە دوای 6 ساڵ لەم ڕیفراندۆمە خوێندنەوەی جەنابەت بۆ ڕیفراندۆم و بۆ ئەم وەسیقە مێژوویە. بەڵێ سڵاتان لێبێ دیارە بە پێی ئەو سیستەمە نوێی کە ئێمازانین بە پێی مێژوو پاش ساڵی 500 بەر لە زاین کە لە یۆناان و 509 بەر لە زاین لە ڕۆما وەکو حکوومەتێکی خەڵک بەو شێوەیە کە دەوڵەت شارەکان دموکراسیایان پێوتن جۆرەك سیستەمێک هاتە ئاراوەکە لەلایەن خەڵکەوە هەڵەبژێردرا و بۆ خەڵک بوو ئەوەی کە ئێستا بەناوی سیستەمی کۆماری سیستەمی دیموکراسی بەناوبانگە نزیکەی 2500 ساڵ بەر لە ئێستا ڕەگ و ڕیشەی ئەو سیستەمە کە دانرا و کۆمەڵێک مەجلیس یاوەکو ئەنجومەنی لە خۆگرتبووە و سیستەمە وەکو مەجلیسی سینا و مەجلیسی عەوام و ئەمانە کاتێک کە ئێمە بەو مێژوویە ئەڕوانین پاش 2500 ساڵ لە هاتنە ئارای سیستەمێک کە خەڵک خۆی بڕیار لە چارەنووسی خۆی بدا خۆی بڕیار لە دیاریکردنی ئەو سیستەمە بدا ئەو چوارچێوە یاساییە بدا کە ئەیوێت تایە بژی ئێمە لەگەڵ ئەقلیەتێکە بەرامبەرین کە تەنانەت مافی ئەوەمان پێڕەوا نابینێ کە ئێمە بڵین ئێمە ئەمە ڕای دەرونی ئێمەیە. باشە 6 ساڵ بەسەر ڕیفراندۆمە تێپەڕیێمە زۆر شتمان لەدەستدا خاکمان لەدەستدا کۆمەڵێ ئیمکانیاتی زۆرمان لەدەست و کۆمەڵێک خەڵکی باشمان لێ شەید کرا بەڵام خاڵی بەهێزی ئەوە ئەم ڕیفراندۆمەوە بوو کە نەیانتوانی ئیرادەی ئێمە بشکێنن. ئێمە ڕیفراندۆمێکمان کرد ئایا خەڵکینە ئێوە پێتان باشە لەگەڵ عێراقا بنیا کوردستان وڵاتێکی سەربەخۆ بێ ئەوان ڕەخنەکەیان لە ئێمە ئەوە بوو کە بۆچی ڕیفراندۆمەکەن باشە ئێوە بیکەنەوە ڕیفراندۆمەکە ئایا خەڵکی کوردستان ئێوە ئەتانەوێت سەر بە عێراق بن با ئەوان بیان کردایە ئەوان ئەزانن کە دەوڵەتی عێراق لە سەرتای دروستبوونی لە 1920ەوە تاوەکو ئێستا دەوڵەتێکی ناجێگیرە ئیسیقرارێکی نەبووە بە پێی هەموو ئەو سیستەمانە سیستەمی پاشایەتی دواوە ڕوخانی سیستەمی پاشایەتی هایتنە سەر دەسەڵاتی حکوومەتی کۆماری و دوا ئەوە سیستەمی دیکتاتۆری بەعەس هەروەها دوا بەعسیژەوەی کە پێڵن سیستەمێکی فیدراڵی لە عێراقێکی فیدراڵیە کە تەنها ناوە و لە دەستورا جێگیر کراوە بەڵام خۆیان بڕۆیان بەو سیستەمە فیدراڵیە نییە خۆیان بڕواان بەو دەستورە نییە کە خۆیان دەنگیان بۆ داوە کورد پێکاتەیەکی سەرەکیە لە وڵاتی عێراقا کەواتە مافی ئەوەی هەیە لە خەڵکەکەی خۆی بپرسێت لە قۆناغێک لە قۆنەقەکان بۆ لەبەرەوەی تۆ لە دەستوریشا جێگیر کراوە. ئەم دەستورە یەکێتی خاکی عێراق ئەپارێزێت تا ئەو کاتەی کە پێکهێنەرانی ئەم دەستوراوانەی کە دایان ڕشتووە مادەکانی دەستور پێشێل نەکەن و پابەندی بن. بەڵام ئێمە ئازانەی کە چەندین مادە هەیە لە دەستورا جێبەجێ نەکراوە. ئێمە 20 ساڵ دەرفەتماندا بە حکوومەتی عێراقی مادەی 140 دەستور
جێبەجێکا پێشەوە مادەی لە دەستوری کاتیا مادەی 57 و یا 58 بوو بە دروستی ئادەم نییە جێبەجێکا جێبەجێ نەکرد کەواتە تۆ هیچ ڕێگەیەکت بۆ من نەهێشتۆتەوە بەڵام ئێمە لەو قۆناغەیان ڕامان نەگەیاند بوو کە ڕۆژی ئەنجامدانی ڕیفراندۆم ڕۆژی سربەخۆیی گەلی کوردستانە ئەمە وەسیقەیەکی نێودەوڵەتیە کە بە بڕوای من پاش بەیاننامەی 11 ئازار گرنگترین حەدەسی مێژوویە لە ماوەی 100 ساڵی ڕابردووە کە کورد لە هەر چوار پارچەی کوردستانە بەدەستی هێناوە ئێمە خاکمان لەدەستدا نسکۆمان بەسەرا هات کۆمەڵێک بارودۆخی ترمان لەلایەن حکوومەتی عێراق و بەسەرا هات هەرێمەکەمان تا ڕادەیەکی زۆر لاواز بوو بەڵام ئێمە شەڕی ئیرادەمان کرد ئێمە لە ناوەڕاستی ئەوروپایان نەبووین ئێمە لەگەڵ پێکهاتەیەکی ترا کە عەرەبە لە وڵاتێکە هاوبەشین کە نە بڕوای بە ڕیفراندۆم هەیە نە بڕوای بە دەستور هەیە نە بڕوای بە دیموکراسی هەیە نە بڕوای بە سەرجەم ئەو چەمکانە هەیە کە ئێستا لە کۆمەڵگای نێودەوڵەتیە چەمکێکی باون و پەیوەندیان هەیە بە ئازادیە تاکیەکانی مرۆڤەوە پەیوەندیان هەیە بە سەرجەم ئەو ئازادیانەی کە بۆ ئەوەی مرۆڤ بە کەرامەتەوە لە ناو کۆمەڵگایەکە بژی پێویستی پێێتی ئەوەی کە بەرامبەر بە ئێمە ئەکرێ هاوڵاتیەکی ئەمریکی یا هاوڵاتیەکی ئەوروپی لە وڵاتی خۆیە بەرامبەری بکرێ قەت ئامادە نییە لە چوارچێوەی ئەو دەوڵەتەیە کە ئێستا سنوورێکی بۆ دیاری کراوە لەو چوارچێوەیە بژی کەواتە ئێمە کێشەی ئیستیعابی ئەقلیەتمان هەیە لەگەڵ ئەم پێکهاتانەی عێراقا کاکاوەران پرسی مافی چارەنووس یعنی بەشێکە لە جارنامەی نەتەوەگرتوەکان بەشێکە لە جارنامەی مافەکانی مرۆڤ ینی ئەوەی کە خەڵکی کوردستان بە شێوازێکی مەدەنی واجەنا بشت بۆ ڕێکبڕیشە مێژوویە هێنات لەوەی کە لە 2500 ساڵەوە پرسی دیموکراسی و مافی چارەنووس و ڕێزگرتن لە ئیرادەی مرۆڤەکان لەوەی لەکوێ ژین چۆنە ژین پێکەوە چۆن وەسیقەیەکی کۆمەڵایەتی کۆیان نەکاتەوە ینی بۆچی لەسەر ئاستی دنیا ئەم مافی چارەنووسا کە جارنامەی جیهانی مافەکانی مرۆڤ و بەشێکی زۆر لە دەوڵەتان لە دەستوری خۆیان لە یاساکانیان لە دروشم و لە قسە گەورە قەبەکانیان باسی وایان کردووە کە ڕێز لە مافی چارەنووسی گەلانەگرن بەڵام خەڵکی کوردستان بانگەشەی ئەم مافەی کرد و نە لەسەر ئاسی ناوچەگەل نە لەسەر ئاسی جیهان پشتیوانی کەوتۆمان نەبینی کاگ سربەست ئەوەی کە بەڕووکەش هەیە لە سیستەمی جیهانیە لە 100% بە هیچ شێوەیەک پیادە نەکراوە ئەو ناوێرێت دەست لە سنووری وڵاتەکان بە ئەو سیستەمە نوێی جیهانیە کەواتە ناتوانی مافی ئەوەشت نییە لە جارنامەی مافی مرۆڤە بڵێ گەلان ئازادن لەوەی کە چارەنووسی خۆیان هەڵبژێنن مادام تۆ ناتوانی دەست بۆ سنوورە دەستکردەکان بەری لە جارنامەی مافی مرۆڤە بەهاتووە کە مرۆڤ ئازادە بەچی چۆن بژی لەکوێ بژی بە چ شێوەیەک بژی بەڵام ئەو مافە بە چۆن بە کورد ڕەوانە نەبینرا بە ڤێت کۆنگەکانی ڤێتنامیش ڕەوانە نەبینرا بە بەرەی پۆلیساریۆش ڕەوانە بینرا بە باڵی سەربازی بزوتنەوەی ئازادی خوازی ئێرلەندا شینفین بەوانیش ڕەوانە بینرا کەواتە ئەمانە لەکوێی ئەو جارنامەیە جیانە بێتەوە لە کوردەوە بگرێت تا سەرجەم ئەو بزوتنەوە ڕزگاری خوازانەی کە لە پێناو مانەوەی خۆیانە لە پێناو بوونی خۆیانە دەستیان داوەتە چەک تۆ هیچ ڕێگایەکت بۆ من نەهێشتوەتەوە کەواتە مافی ئەوەشم پێڕەوا نابینی کە دەست بەمە چەک و ئازادی خۆم مافی خۆم بەدەستی بێنم ئەمە کێشەکەیە ئەو دووفاقیەی کە لە ناو ڕێکەوتنامە نێودەوڵەتیەکانە هەیە لە ناو سیستەمی سەرمایەداری نوێیە بەو شێوەیە کە ئێستا پیادە ئەکرێ نە دۆستایەتی تاسەر و نە دوژمنایەتی تاسەر بەڵکو بەرژەوەندی تاسەر هەیە ئێمە گەلێکی بەشخوراوین گەلێکین کە نەمانتوانیوە مێژوو غەدری لێ کردوین وڵاتان بە ناچاری لە ناوچەیەکان کە بەسەر چوار دەوڵەتە دابەش بووین کە بە زەڕێک ئیستیعابی مرۆڤبوونی ئێمە ناکەن
ئەمە کێشەکەیە ئێمە چۆن بتوانین خۆمان لەو جارنامەی مافی مرۆڤەیە جێبکەینەوە جارنامەیە کە جێبەجێ نەکرێت کە توانای ئەوەی نەبێت جێبەجێ بکرێت لەلایەن ئەو وڵاتانەی کە خۆیان ئیدعایە واکەن کە بڕوایان پێەیە کەواتە ئەمە وەکو عەرەب خۆیان ئەڵێن حبر عەلە الوەرەقە ئەمە کێشەی سەرەکیە لە نێوان وتار و کردارە تا چەند جێبەجێ ئەکرێ وەکو وتم بەداخەوە ئێمە لە ناوچەیەکان کە ئیستیعابی ئەوە ناکەن کە ئێمەش وەکو ئەوان مافی ئەومان هەیە زمانمان جیاوازە کللتورمان جیاوازە خاکمان جیاوازە تەنانەت کەش و هەواشمان جیاوازە ئەمە ئەگەر جیاکەرەوەی نێوان من و تۆ نەبێ بە پێی جوغرافیا بە پێی مێژوو بە پێی سرجەم ئەو پرەنسیبانەی کە دووشت لە یەکتر جیا ئەکاتەوە کەواتە من ناتوانم بە زۆر ژێردەستەی تۆ بم تۆ پێت وابێ من ئەبێ بە زۆر ژێردەستەی تۆ بم و تۆ باڵا دەستبی هەمیشە من برا بچووک و چەپە و خۆری تۆ بم و تۆ برا گەورە بووی ئەمە بوو هاتە ئاراوە کە کورد بیر لە ڕێگاچارەیەک بکاتەوە ڕێگاچارەکە چییە؟ ڕێفراندۆم پێویستی بە جوڵێنەرێک هەیە ئێمە هەمومان نەزانین بە درێژایی ئەو مێژووی بزوتنەوەی ڕزگاری خوازی کورد بارزانیەکان ڕۆڵێکی کاریگەریان هەبووە لە وشیارکردنەوەی کۆمەڵگا هەر بەر لە دامەزرانی پارتی دیموکراتی کوردستانیش لە بارزان ئەمە پەیڕەو کراوە لە ڕووە کۆمەڵایەتیەکەشەوە پاش ئەوە شۆڕشی یەکەمی بارزان شۆڕشی ئەیلول بەسەراهات شۆڕشی گوڵان و ڕاپەڕین و پاشەوە شەڕی داعش و حکوومەتداری پارتی دیموکراتی کوردستان هەر لە سەردەمی ئەنجومەنی سەرکردایەتی شۆڕشەوە لە ساڵی 1964ەوە کە ئەزمونێکی حکومداری هەبوو لەم ناوچانەی کە پێڵێ کوردستانی عێراق و ئێستا بەناوی باشووری کوردستان یا کوردستانی باشوور ئێمە ناوزەدی ئەەکەین پارتی یەکەمین هاندەر و یەکەمین ڕێنیشاندەر و یەکەمین بزوێنەری ئەم مەوزوعە بوو مەوزوعی ڕیفراندۆم لە ناویشانە سەرۆک بارزانی ئەحزابی سیاسی کۆ کردەوە ئەحزابی سیاسی پاش و تووبێژێکی دوور و درێژ گەشتە و قەناعەتەی کە 25 پێویستە کە ئێمە ڕیفراندۆم بکەین کە بەداخەوە بە نیفاق کۆمەڵێکیان دوایی پەشیمان بوونەوە لەوەی کە لە پێناوی ئەوەی کە گەل نەڵێمان دژی ڕیفراندۆم بوون لەگەڵ یابوون بەڵام دوا ئەوەی کە بەو شێوەیە و کارەساتانەمان بەسەراهات خۆیان لێک کێشایەوە بەڵام پارتی شانی خستە بەر ئەو بەرپرسیارەتیە سەرۆک بارزانی وەکو جەنگاوەرێک کە ماوەیەکی زۆر لە جەنگا بووە پێویستی بە حەسانەوە هەیە پێویستی بە ئەوە هەیە کە خاڵێک دانێ لە کۆتایی ئەم تۆمارە دوور و درێژە پڕ لە خوێن و پڕ لە باروتەی کە ئێمە لەگەڵ حکوومەتی عێراقا هەمان بووە ئاڵا هەڵگری ئەنجامدانی ڕیفراندۆم بۆچی کە ئایا بەس من تەنها پرسیارێک لە خەڵکی کوردستانەکەم ئایا ئێوە ئەتانە سربەخۆییتان ئەوێ خەڵکی کوردستان بۆی منیش بۆم دەرکەوێ کە ئایا پاش ئەم هەموو شۆڕشەیەک لە دوایە کە پاش ڕووبارێک خوێن کە خەڵکی کوردستان داوێتی ئاوارەیی دەربەدەری ئەنفال ئایا من توانیومە لە ڕێی شۆڕشەکانمەوەوا لە خەڵکی کوردستان بگەێنم کە ئێوە مافی ژیانێکی باشترتان هەیە لە چوارچێوەی دەوڵەتێکی سەربەخۆیە دەنگ بە سەربەخۆیی کوردستانە دەن ئەگەر نەیاندایە شکستێکی زۆر گەورە بوو چ بۆ پارتی چ بۆ سەرجەم حیزبەکانی تر چ بۆ قەوارەی هەرێمی کوردستان باشە من تەمەنێک شۆڕشم کردووە لە پێناو وشیارکردنەوەی خەڵکە لە ژێردەسەی ڕزگاریان بێ ئایا ئێستا دەنگ بەوە بدەن کە لە عێراقا بمێننەوە کەواتە من چیم کردووە ئەمە شکستێکی گەورە بوو بەڕاستی بۆ هەمومان بەڵام سوپاس بۆ خواگەلی کوردستان بڕوایەکی گەورەیان بە سەرکردایەتیکردنی ئەم پرۆسەیە هەبووکەوە جەنابی سەرۆک بارزانی بوو بۆیە
ڕێژەیەکی زۆر دەنگیان بەسەر بەخۆی کوردستاندا بەڵام حەدەسەکانی دوای ئەوە و خیانەتکردنی هەندێک لایەنی سیاسی و ئەو ئیستیعاب نەکردنەی نەوەکو تەنها دەوڵەتی عێراق بەڵکو و ئێران و تورکیاش بۆ دژایەتیکردنی ڕیفراندۆم کۆمەلگای نێودەوڵەتی ژەوانەی کە هەندێکیان ئێمە بە دۆستی خۆمانمان نەزانی بەڵام دەرکەوکە لە کاتێکا کە ئێمە ئەمری واقع ئەچەسپێنین ئەوان پاشەکشەی لێ ئەکەن و ئەو دۆستایەتیان تەنها بە سەرزارەکیەکەواتە ئێمە هەڵسەنگاندنێک بکەین کە ئێمە لە پرۆسەی ڕیفراندۆمی سەربەخۆیی کوردستانە سەرکەوتوو بووینیان نە بەڵێ سەربەخۆیی کوردستان ڕاستە نەهاتە دی بەڵام ئێمە ئیرادەمان نەشکا بەو شێوەیە کە سەرۆک بارزانی وتی شەڕی ئیرادەشمان کرد پرۆسەکەشمان سەرکەوتوو بوو وەکو بەڵگەنامەیەک ئێمە لەبەردەستمانایەکە ئێمە 100 ساڵ خەباتمان کردووە گەلی ئێمە وشارە ئەزانەیە کە ئێستا بۆ ژیانێکی شەرەفمەندانە پێویستی بە دەوڵەتێکی سەربەخۆ هەیە نەوەکو لەگەڵ عێراقا کە بمێنێتەوە کە تەنانەت مافی بژێویت پێڕەوا نابینێ کە لەوانەیە کەمترین لەو مافانە بێکە کە لە جاڕامەکانی مافی مرۆڤ و هەر لە ماگناکارتاوە بگرۆ تا تاوەکو منشوری کۆڕشی گەورە و دوا ئەوە و جاڕامانەی کە بۆ مافی مرۆڤ هاتووە و ئێستا تاوەکو ئێستا لە بەردەستان بەڵگەنامەیەکی مێژووین مافێکی زۆر زۆر سەرەتاییە بژێوی تەنها تۆ بژێویت وەکو چەکێک دژ بەکارێنن موچە دەبڕن بوجە دەبڕن ناهێڵن بژی کەواتە تۆ کە نانی نەدایتێت چۆن چاوەڕێەوەی کەی ئازادیت باتێ ئەمە کێشە سەرەکیەکەی ئێمەیە لەگەڵ ئەم ڕژێمانەی چواردەورمان کە بڕوایان بە مافی بوون و مانی تۆ نییە کاکەمەڕەن دەست خۆش بێ 100 ساڵ ئەزمون لە عێراقا و 100 ساڵ ئەزمموی عێراقی بوون بۆ کورد ینی بەڕاستی چ لە سەر ئاسی ناوخۆی کوردستان و چ لە سەر ئاسی عێراق و ناوچەکە و بۆ ڕای گشتی جیهانیش 100 ساڵ ئەزمونکردن لەوەی کە حکوومەتی یەک لە دوای یەکی دیکتاتۆر و فاشیل لە عێراق و ئەو هەموو زوڵم و زۆری بەرامبەر خەڵکی کوردستان کرا لە خاپۆرکردنی زیاتر لە 4 بۆ 5,000 گوندی کوردستان لە پرسی ڕاگواستنی کوردەفەیلەکانەوە بۆ پرسی ئەنفال و کیمیاباران و هەموو جۆرەکانی جینۆساید و ڕەشەکوشکردنی ئینسان کە لە عێراقا بەرامبەر خەڵکی کوردستان کرا دوای 100 ساڵ کورد دەنگی هەڵبڕیلەوەی کە ئەوێ لەم دەسەڵاتە لەم دەوڵەتە لەم قەوارە بە زۆر سەپێنراوە یاخی ببێ بەڵام ئەوەی کە جێگەی نیگەرانی بوو بەڕاستی لەسەر ئاسی ناوخۆش بەشێک لە هێز و لایەنە سیاسیەکان تەیدی ئەم ئیشیان نەکرد یانەگە تەیدیشیان کرد لە ڕووکەشە لە جەوهرە شانی بەرپەرسیارەتیان نەبوو بۆ پاراستنی ئەزمموی قوارەی هەرێمی کوردستان و سەلماندنی ئەو مافە محەممەد سەلیم چروکایە لە کتێبی ئاەتەکانی یاپۆ بە جوانی ئەمەی شی کردوتەوە هەرچەند نمونەی ئەو نمونەی پەکەکە و ئاپۆیە بەڵام ناوی لێناوە ئایدۆلۆژیای فەرمی ئایدۆلۆژیای فەرمی چییە؟ ئەوەی کە کەسێکی دیکتاتۆر دەسەڵاتدار ئەو ئایدۆلۆژیایی کە خۆی هەیەی گشتاندنی ئەکا بەسەر هەموو کۆمەلگایە تۆ مافی ئەوەت نییە کە مناقەشەیەوە ئایدۆلۆژیای بکەیت ئایدۆلۆژیایەکی تر هەیە کە هەر لەو کتێبەیە باسی کردووە بە ناوی ئایدۆلۆژیای دەسەڵات تۆ مافیەوەت هەیە مناقەشەی ئایدۆلۆژیای دەسەڵات بکەیت بەڵام یەکێک کە ئایدۆلۆژیایەکی فەرمی دابەزاند بۆ تۆ مافیەوەت نییە وانەی تر کە لە خوارە ئەوەوەن هەمووی وەکو کۆیلا بێ ئەو ئایدۆلۆژیا فەرمیە دەرەخکەن و جێبەجێ بکەن ئەم نمونەیەش بە دەقیقی لەسەر ئەو خەڵکانە ئەچەسبێ چونکە ئێمازانی سەرچاوەی دژایەتیکردنیە و ڕیفراندۆمە لەکوێوەیە هەستێکی دەمارگیری نەتەوەیی پانعەرەبیزم و فارسیزم و تورکیزم لەگەڵ خەوخۆشی کۆمەلگای نێودەوڵەتی کە ئێمە ئەبینین لە ناوەڕاستی ئەوروپایە کە بە لانکەی شارستانیەتی ئەزانن شەڕێکی گەورەی وەکو شەڕی ئۆکرانیا و رووسیا ڕوئەدا
تەنها کاردانەوەیان ئەوەیە کە نەهێڵن ئۆکرانیا بکەوێ مەمری مەژی چەکی پێ بدەن. جا ئەو ئایدۆلۆژیا فەرمیە تەعمیم کراوە چ بەسەر ئەو حکوومەتانەیە چ بەسەر ئەم لایەنە ناوخۆیانەی کە لە هەرێمی کوردستان پێیان وابوو کە ڕێفراندۆم کارێکی هەڵەبوو ئەگەر هەڵەبوو بۆ بەشداریت کرد بەشداری کرد چونکە لە سزای خەڵک ئەترسا کە سبەینێ لە هەڵبژاردنا سزایی بنەوە کە بۆچی تۆ دژی سەربەخۆیی کوردستان بووی بزوتنەوەیەک هەبوو بە ناوی نەخێر لە ئێستادا ئەوە بە تەسەوەری من شەریفانەتر بوو لەوانەی کە وتیان بەشداریەکەین و دوای خۆیان لەژێر بەرپرسیارەتیەکە دزیەوە هەرچەند کە بزوتنەوەیەکی لۆکاڵیە لە جۆغزێکی تەسکە کە خوێندنەوەی نییە بۆ سەرتاسەری هەرێمی کوردستان کەواتە ئەویش مافیەوەی نییە کە دیاریکە چ کاتێک گونجاو بۆ ڕیفراندۆم بەڵام من هێشتا ئەوە بە شەریفانەتە دەزانم لەوەی کە بە نیفاق و دووڕوویەوە بەو شێوەیە کە لە شەرعا هەیە کەسی منافق بڕوای بە بابەتەکە هەیە بەڵام جێبەجێی ناکە بەڵام ئەو کەسەی کە بڕوای پێنیە و جێبە شێشی ناکاوە کافرە خۆی یەکلایی کردوێتەوە بەڵام ئەمە لە ناو خۆیایە بڕوای پێەتی بەڵام جێبەجێی ناکە جێبەجێی ئەکا بەڵام جەبری زەمان بەسەریە سەپاندوێتی بەڵام بڕوای پێی نییە ئەمە کێشەی ئێمە بوو لەگەڵم حیزبە سیاسیانەیە بۆ تا ئەو کاتەی کە بەدەیان هەزار خەڵک لە سلەیمانی لە کەرکووک لە هەولێر لە سەرجەم شارەکان کۆ ئەبوونەوە بۆ گوێگرتن لە لەوشەکانی ڕێبەری ڕیفراندۆم جەنابی سەرۆک بارزانی بە ئیشتیاقەوە بەشداریانە کرد هەمویان بە دڵێکی پاکەوە تەنانە دەوانەشی کە لە زۆر ناوچەی کە ئەوان خۆیان بە ناوچەی جێنفوزی خۆیان نەزانن هەموو خەڵکە بە زۆر بە ئیشتیاقەواتن گوێیان لە ڕێبەری ڕیفراندۆم گرت تا ئەو کاتە هیچ کێشیان نەبوو بەڵام کە ئەزانن وەکو پەندەی کە ئاڵێ ئەگەر زانیان ئەزم و ئەگەر نەیانزانی دزم بە دەقیقیەوان ئەوەیان پەیڕەو کرد لە ناو خۆیان لە دەرەوە هەر شتێک بێەوە تۆ حسابی دوژمنی بۆکەی زۆر ئاساییە بەڵام داخی ئەوە زۆر قورساوی کە لە ناو خۆیان کوردێک هەبێ دژی سربەخۆیی کوردستان بێ لە مەوزوع حیزبیەکانە مەوزوع ناوخۆییەکانە هەر حیزبێک دژایەتی پارتی دیموکراتی کوردستانی کردبێت دەستی خۆش بێ بۆ لەبەر ئەوەی سیستەمی دیموکراسی ئێمەی بەهێزتر کردووە ئۆپۆزیسیۆن هەیە دەسەڵات هەیە مناقەشە هەیە لەسەر بابەتە ناوخۆییەکان بەڵام کاتێک کە گەیشتە ئاستێک کە بەرژەوەندیە باڵایەکانی نیشتیمان بوو یەک وشە زیاتر لە خۆیان ناگرنەوە جۆرە کەس و حیزبانە خاین ئەمە جیاوازی بینی پارتی دیموکراتی کوردستان لەگەڵ ئەو حیزبە سیاسیانەیە کە بەو شێوەیە بە نیفاق و دووڕۆیی تەعاملیان لەگەڵ مەوزوعی ڕێفراندۆم کردووە. کاکەوەران دوای 6 ساڵ لە ڕووداوەکانی ڕێفراندۆم ئەو زوڵ مستەمەی ئێستا عێراق لە هەرێمی کوردستان و خەڵکی کوردستانێکا پێمانەڵێتی لەوەی کە بۆ نمونە دوای ڕێفراندۆم ئەوان لە 16 ئۆکتۆبەرە بەشێکی گەورەی ناوچەکانی کوردستانیان بەهێز و بەهێزی سەربازی دابڕیەوە و داگیریان کردنەوە و لە پرسی بوجە و موچەیە لە پرسی مەلەفی نەوت و غازە لە پرسی دەرکردنی هەر یاسایەک لە پەرلەمانی عێراقا لە پرسی زنجیرەیەک بڕیاری ناقانونی لە محکەمەی بەناو فیدراڵی عێراقا بێ ماڵن چی هەموو جارێک وا بوو ئەوان کاتێک کە بێدەسەڵات بوون ئێمە بینیمانەنە لە سەردەمی شاخەوە تاوەکو سەردەمی ئۆپۆزیسیۆن بوون لە سەردەمی بەر لە ڕوخانی ڕژێمی بەعض ئێمە بینیمانن مێژوش سەلماندوێتی کاتێک ئەوان لاواز بوون قورئانەکانەکەن بەسەر ڕمەکانیانەوە کاتێک کە دەسەڵاتیان هەبوو ملە دەپەڕێنن ئەم پرۆسەیە تاوەکو ئێستاش بەردەوامە ڕاستە پاش خیانەتەکانی 16 ئۆکتۆبر
بابەتی بەهێزی هەرێم لە ڕووی نێودەوڵەتی و لە ڕێی دیبلۆماسی و لە ڕۆی ئیقلیمیەوە پاشەکشەی کردووە. ئێمە وەکو پێشتر باسم کرد شەڕی ئیرادەمان کرد، ئیرادەمان نەشکا، بەڵام لە هەندێک بابەت پاشەکشەمان کردووە. ئەوان ئێستا ئەمە بە فرسە دەزانن کە بە فرسەتیان زانی تۆ هەموو ڕێگریە کرد لەکەن. ئێمە ئەزانی کاتێک کە ئێمە لە گەرمەی دژایەتیکردن و ڕوبەڕووبوونەوەی گەورەترین گروپی تیرۆریستی بووین لە هەموو جیهانە، ئەوان هەستان لە بەرامبەرە وەکو بابەتە ئینسانیەکەش لە بەرچاویان نەگرت بودجەی هەرێمی کوردستانیان بڕی. کاتێک ئێمە ئازانین داعش نەخشەی جوگرافی عێراق و سووریای گۆڕی. عێراق و عێراقە نەمابوو کە ئێستا نەخشەکەی بەو شێوەیەکە لە کتێبە دەرسیەکانە هەیە. سووریاش بە هەمان شێوە نەمابوو. پەڵەیەکی گەورەی ڕەش لە نێوان ئەم دوو وڵاتەیە دەوڵەتی ئیسلامی لە عێراق و شام بوو. ئەو کاتە ئەوان یعنی ئەوەندە لە ڕووی ئینسانیشەوە بڕوایان بەوە نەبوو کە کورد ئەتوانێ ڕزگارکەری ئەوان بێ. ئێمە هەستین لە بەرامبەرە موچە و قوتی خەڵکی کوردستان ببڕین، ئیتر ئەبێ ئێمە چاوەڕێی چیان لێ بکەین. بەڵێ دژایەتی زیاتریش ئەکری، کۆمەڵێک بۆمبی تەوقیتکراوی شت بۆ دانراوەتەوە تاوەکو ئەو کاتەی کە کوردستانێکی بەهێز دیسانەوە هەڵەستێتەوە سەر پێ. ڕاستە ئێمە چەند هەنگاوێک چوینەتەوە دواوە، بەڵام هەنگاوەکانمان بۆ چوونەوە دواوە کەوتن نییە، بەڵکو هێزێک ئەدەینەوە بە خۆمان بۆ ئەوەی جارێکی کە بەرەو پێشەوە بڕۆین. ئەمانە با ئەو چوونە دواوەیە بە هەڵەت تێنەگەن. ئەم هەنگاوانەی ئێمە بە هەڵەت تێنەگەن کە ئێمە بەرەو دواوە ڕۆشتین. ڕۆژانێک دێتەوە کە هەرێمی کوردستان ئەو هەرێمە بەهێزە و بەهێزتری ژەبێ لە چاو سەرجەم ناوچەکانی عێراقا، هەرچەند ئێستا لەگەڵ ئەو پاشەکشەشە لە ڕووی ئەمنیەوە، لە ڕووی ئاوەدانیەوە، لە ڕووی زۆر ڕوویترەوە هەرێمی کوردستان زۆر بەهێزترە، زۆر گەشاوەترە، زۆر ئاوەدانترە، زۆر خاوێنترە لە شارەکانی ئەوان، لە مەحافەزەکانی ئەوان، لە وڵاتەکەی ئەوان. بەڵام ئەوان ئەیانەوێ ئێمە وەکو خۆیان لێ بکەن، نایانەوێ خۆیان وەکو ئێمە لێ بکەن. ئەمە کێشە سەرەکیەکەی ئێمەیە، بۆیە ئابێ چاوەڕێی لەوە زیاتریشیان لێ بکەین. دادگای فیدراالیە ئەوەی کە کوت لە پەرلەمانیەکانیانە لە ناو پەرلەمانە، هەروواوە و هێز و لایەنە سیاسیانەی کە ئێستا بە ناوی ئیتیلاف و کۆمەڵێک شتەوە سەرۆکایەتی حکوومەتیان لە دەست گرتووە. ئێمە ڕێکەوتنێکمان لەگەڵ دەوڵەتی سوودانیا هەبوو. بەپی ئەو ڕێکەوتنە تەنانەت ئەوان ڕێزیان لە ڕێکەوتنەکەی خۆیان نەگرت. ئەو کوتلەی کە لە پشت دانانی سوودانیەوە بوون کە سوودانی مڕەشەحی ئەوانە، ڕێزیان لە ڕێکەوتنی خۆیان نەگرت. جا ئەمە چ لە ڕووی شەرعیەوە چ لە ڕووی ئینسانیەوە پاشگەزبوونەوە لە وعد و پەیمان تاوانێکی زۆر گەورەیە. بەڵام ئەوان هیچ شتێکیان بە خەیاڵانایە، خۆیان بەهێز نین، خۆیان باش نین، خۆیان شارەکانیان وێرانە، پێیان ناخۆشە. وەکو مەسلەی لە هاتووە کە زۆر جار وەکو نوکتە بازەکرێ دوو زیندانی داواکاری کۆتاییان داوا لەکەن، یەکێکیان ئەڵێ با دایکم ببینم، ئەوەی تریان ئەڵێ داواکاری تۆچی، ئەڵێ باوە دایکی نەبینێ. ئەمە حکوومەتی ئێستای عێراقیش بە هەمان شێوەیە، چاوی ئەوە نابینێ کە دەوڵەتی تۆ بەهێز بێ، ئەوێ تۆ وەکو ئەو بینەوەکو ئەو وەکو تۆ بێ. کاکامەران غەریب، کارگێڕی لە قیچواری پاردیموکراتی کوردستان، سپاس بۆ ئامادەبوونت لە بەرنامەی ڕاڤا و سپاس بۆ هەموو شیکردنەوەکانت. زۆر سپاس بۆ ئێوەش. ئەزیزان، بەم جۆراتی نەکۆتایی بەرنامەی ڕاڤا تا ڕاڤەیەکی تر بەخواتان نسپێرین و خواتان لەگەڵ بێت.